خۆشەویستانی کورسات نیو سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆڕامای ئەم شەوتان پێشکەش دەکەین. دەڵێن یەکێتی حزبێکی ڕاشکاوە کادرەکانی و ئەوانەشی کە لایەنگر و پشتیوانی دەکەن هەمیشە بە ڕەشکاوی دەدوێن. بارودۆخی سیاسی نێوان هەرێمی کوردستان و بەغدا بارودۆخی سیاسی ناوخۆی هەرێمی کوردستان لە نێوان بانگەشەی هەڵبژاردن بۆ پەرلەمانی کوردستان و هەروەها بانگەشەی هەڵبژاردننی ئێستا بۆ پەرلەمانی عێراق لە دوای وتارەکەی سەرۆک باپڵەوە جیاوازیان چییە؟ ئایا یەکێتی ڕوون و ڕاشکاو خاوەنی بەڵێنەکانی خۆی بووە؟ ئێمە لەگەڵ دوو کەس ئەم شەو تاوتوێی ئەو بابەتە دەکەین بە میوانداری هەرێک لە بەڕێزان بەڕێز دکتۆر تەها محەممەد ئەمین مامۆستای زانکۆ هەروەها ئەندامی خولی چوارەمی ئەنجومەنی نوێنەرانی عێراق دکتۆر زۆر بەخێر بێت هەروەها دکتۆر چرۆ شەهاب مامۆستای زانکۆ. زۆر سپاس. ئێوارەتان خۆش بێ. ئێوارەی جەنابتان باش. بەڕێز دکتۆر چرۆ با بڵین ڕێکەوین لە ئێستاەوە دکتۆر چرۆ بەڵێ تایتە نیسا واز لێبێنین بە تێگەیشتنی بەڕێستان وەک ئەکادمیەک لە نێوان بانگەشەی هەڵبژاردننی ڕابردوو بۆ ئێستا هەڵسەنگاندنت چییە بۆ ڕۆڵی یەکێتی نیشتیمانی کوردستان لە مخاتەبەکردنی کۆمەڵانی خەڵک؟ بەڵێ دەست خۆش زۆر سپاس. ئێمە ئەبێەوە بزانین لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆیە ئێمە هەڵمەتی بانگەشەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانمان هەبوو. کاندیدێکی زۆرمان هەبوو لەسەر ئاستی کوردستانە بە خۆشحاڵیەوە ئێڵێم کە دەنگێکی باشمان زیاد کرد. بانگەشەی ئینتیخابی یاخود هەڵبژاردننی پێشووی یەکێتی نیشتیمانی کوردستان استراتیژی و بەرنامەیەکی تایبەت بەخۆی هەبوو. بانگەشە و هەڵبژاردننی پەرلەمانی عێراق هەڵبەتە استراتیژێکی تایبەت بەخۆی بەپێی هەڵسەنگاندنی بارودۆخەکە بەپێی هەڵسەنگاندنی بارودۆخەکە بەپێی کارکردن لەو شوێنە جوگرافیانەی کە ئێمە کاندیدمان هەیە چونکە ئێمە ئەوسا بۆ پەرلەمانی کوردستان لە سێ پارێزگا چوار پارێزگای کوردستان ئێمە کاندیدمان هەبووە. بەڵام ئێستا کاندیدەکانمان زۆرە لەسەر ئاستی کوردستان لەسەر ئاستی کەرکووک ناوچە جێناکۆکەکان خانەقین دیالە ئەمە هەمووی کاری لەسەر ئەوواکە کە ئێمە ئەرکەکەمان قورسترە ئەرکەکەمان گەورەترێکە. پەرلەمانی کوردستان کە کاندیدمان هەبوو بۆی خۆتان ئەزانن کاتێک کە ئێمە ئەو هەڵبژاردنەمان کردووە کابینەیەک لە دایگەبێ لەو پەرلەمانەوە ئەم جۆرە لە کارکردن لە هەرێمی کوردستانەیە. بەڵێ باشە ئەمە هێزێکی تایبەت بەخۆی هەیە ڕێکەوتنی تایبەت بەخۆی هەیە لەگەڵ پارت و لایەنە سیاسیەکانی ترە. بەڵام هەڵبژاردننی 11 چارەنووسسازە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بە تایبەتی لەبەر ئەوەی ئێمە کار لەسەر ئەوەکەین زۆرترین دەنگ بێنین بۆ ئەوەی بتوانین مافە ڕەوەکانی گەلەکەمان لە بەغدا کە شوێنی استراتیژی بڕیارەکانە بیهێنەوە بۆ کوردستان خزمەت بە میلەتی خۆمان بکە. ئەو کێشە و گرفتانەی کە ئەمڕۆ خەڵک تووشی بۆتەوە لە مەسەلەی موچە لە مەسەلەی گەشە پێدان لە مەسەلەی ئیسtismار و وەبەرهێنان و ئەوانە کە ئەیبینین لە شوێنەکانی تر بودجێ تایبەتی هەیە ئەو بودجێ لە کوردستانە بۆ شێوەیە دیار نییە و ئیشی بۆ ناکرێت. کەواتە ئێمە ئەبێ کار لەسەر ئەو بکەین زۆرترین دەنگ بێنین بۆ ئەوەی یەکەم شت کە بەلای ئێمەوە مهمە بەلای یەکێتی نیشتیمانی کوردستانەوە مهمە بەلای خەڵکی گەلی کوردستانەوە مهمە بەلای موچەخۆرەوە مهمە دابینکردنی موچەی بژێوی ژیانێتیە. ئەمەش بەکێ ئەکرێ ئەمە بە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەکرێ ئەگەر پێگەی بەهێز بێ لە بەغدا ناتوانن مساومە لەسەر هەندێک شت بکەن. کەواتە ئێمە ئەمڕۆ ئەمانەوەیە کار لەسەر ئەوە بکەین زۆرترین دەنگ زۆرترین کاندیدمان بچێتە پەرلەمانی عێراقەوە بۆ ئەوەی پێگە و هێزێکی بۆ قوتمان هەبێ چونکە هەموو کێشە و گرفتەکان وەک جەنابی سەرۆک باڤڵ لە وتارەکەی دوێنێ باسی کرد هەر کێشە و گرفتێک ئەبێ هەمووی ڕوو لە یەکێتیەکە داوا لە کاک باڤڵەکەن کێشەکانیان چارەسەر بکە. کەواتە ئێمە پێویستمان بەوەیە ئەو خەڵکانەی کە دەنگدەری یەکێتی نەبوون کە دەنگیان بە یەکێتی نەداوە و لە کێشەکانی شەڕوو لە یەکێتی ئەکەنەوە ئەبێ لەوە تێ بگەن یعنی ئیتر پێویستە تۆ پێگەی ئەم پارتە سیاسیە کە هەمومان ڕووی لێکەین بۆ چارەسەرکردنی کێشەکانە و قووەتێکی خۆی هەیە لە ناوچەکەیە لە عێراقا لە وڵاتانی دەوروبەریش ئەو
قوتەی هەیە کەواتە ئێمە پێویستمان بۆیە ئەم دەنگانە بێتەوە بۆی هێزێکی زۆرمان هەبێ کورسیەکی زۆرمان هەبێ لە پێناو خزمەتکردنی بژیانی خەڵک. دکتۆر چرۆ دکتۆر تەها بەڕەچاوکردنی دۆخی پەیوەندی سیاسەکان لە نێوان پارتە سیاسەکانی هەرێمی کوردستان و پەیوەندی نێوان هەرێمی کوردستان و بەغدا یەکێتی تا چەند ڕازگۆ بۆ لە نێوان بانگەشی هەڵبژاردننی ڕابردوو تا ئێستا تاکو قەناعەت بە خەڵک بکەی بڵێیت ئەو تا من لە بانگەشی ڕابردوو ئەوم کرد و ئێستاش ئەو بانگەشەی ئەیکەم هەڵخەڵەتاندن نیە لانی کەم ئەگەر قوتم بدەیتێ ئەتوانم ئەوت بۆ جێبەجێ بکەم. دەستخۆش لە هەردووچانە ڕۆڵی ئاکتیفتانە بۆ هەردووکتان من ئەزانم. سپاس دەستخۆش ئوستازانە سڵاو بۆ دکتۆرە چرۆ. طبعا تۆ بێت یەکەم شت قسە لەسەرەوە بکەی ئایا ئەهمێتی هەڵبژارنەکان چییە و قسە لەسەر ئەوە بکەی ئایا ڕۆڵی یەکێتی چیە دوای هەڵبژارنەکان و پێش هەڵبژارنەکان چۆن توانێتی دەور ببینێ وەکو هێزێکی سیاسی لە ساحی کوردستانە و لە عێراقیشە طبعا. یعنی ئایا ئێمە مەسەلەن لەوانەیە خەڵک پرسیار بکە بڵێ هەڵبژاردن شیر لە مۆزۆی من نەگۆڕێ مەسەلەن با من نەچمە سەر دەنگی خۆمەیەم ئەم بە کاندیدێکیەکێتیش ئایا دنیابێ بە شامی شەریف مەسەلەن هەموو شتێک بۆ من تەمین نەکرێ ئەتواندرێ زمانی موچەکەم بکرێت لەوانەیە یەکێک لە خاڵە هەرە گرنگەکان کە ئێستا خەڵک زۆر بیری لێکاتەوە جەنابیش دەزانێ ئەوەیە کە ئایا خەڵک ینی دڵتەمینە بێ بەوەی کە بڵێن موچەکەی لەسەری مانگە بۆ بێتە سەر حسابەکەی جا هەر حسابێک بێ ئەوەی کە ئەژماری منە یاخود تەڵتی ناشتێکی ترە ینی ئەمە دڵنیایی ئايات بەو حاڵەتە ئەبێتەوە لەوە سەیری وەزعکە بکەی کە ئێمە بەشێکین لە عێراق و بەشێکین لە سیستەمی عێراق کەواتە تۆ ئەبێ هاوبەش بی لە هەموو ئەو بابەتانەی کە مانەوەی تۆ مسۆگەرەکە وەکو هێزێکی سیاسی و وەکو ئەوەی کە تۆ شوناسێکی نەتەوەیت هەیە و هاوبەشی کە کوردیت وە لە چوارچەوەی عێراقیت وە لە مافە دەستوریەکانیشت چەسپێنراوە هەل لە زمان بگرە هەل لە حقوقی خۆت بگرە لە هەموو شتەکانی تر زۆر جار هەمومان لەبیرت چێت یعنی بەداخەواڵم هەنێ لیانی سیاسی هەیە ئیستیقلالی موقیفەکە کات ئەمانە لەبیرەکات بەڵام خۆ لەبیرکردنی دوجار هەر زەرەرە بۆ دوجاریش هەرەگرێتەوە سەر عینەن بڵێن ڕیتم کە تۆ پێشتر ئیشت لەسەر کردو کەواتە تۆ لێرەیە مادام تۆ بەشێکی لە سیستەمی عێراق و مادام ئێستا معاشەکە لەوێیت مادام و هەموو مادامەکانی تر ئەوەی کە پەیوەندیدارە بە مەسلەی نەوتەوە پەیوەندیدارە بە مەسلەی پێشمەرگەوە پەیوەندیدارە بە مەسلەی سنوورەکانەوە جارێ ئەمە ئەوەی بڵێ جێناکۆکانیشمان لەبیر چۆ خوابی ئەمانە هەمووی کۆمەڵی قەزیێن قەزینەتەوەی نەوانش بڵێ وەنیە لەبەرەوە تۆ ئەبێت لێوە سەیری ینی مەسلەی هەڵبژارنەکان بکەی کە بەشێکە لەمانەوەی خۆت و بەشێکە لەوەی کە تۆ وەکو تاکێک لەم عێراقی وەکو هاوڵاتی بوون یعنی وەکەوەی کە مافێکی هاوڵاتی بوونت هەیە لەم وڵاتەیە وجودی تۆ ڕەبتە بەوەی کە تۆ چەندێک تۆ هاوبەشی لە پرۆسە سیاسەکانە جا چ لە حکوومەتە بێت چ لە پەرلەمانە بێ و چ لە هەر بابەتێکی ترا بێ کە پەیوەنددار بێ بە علااقاتی سیاسی لە نێوان هێزە سیاسەکانە یاخو لە نێوان هەرێمی کوردستان و عێراق تا گەر بڵین بۆ کێشە ناوخۆیەکان کە یەکێتی لە ڕابردوودا کە ساڵی پارەم کاتانە بۆ بانکەشەیەکی تونند و چڕوپڕی بەڕێوەبن دەکرێ بڵین مەسەلەن دەرەنجامەکەی لە ئێستادا کە دەبینین مەرجنی مەسەلەن هەمووی تحقیق بوو بێ بەڵام ڕازگۆ بووە ئێمە بێ سەیری هەڵوێستەکانی شێتی بکەین ناتوانین با ئێمە قسە لەسەرەوە نەکەین کەم و شێتیەک یاخود ئەوە بڵێن ئەندامی و کادریشی شێتی قسا بکەین با ئێمە سەیری حقەتەکان بکەین حقەتەکان چییە مەسەلەن تۆ هەر لە هەڵبژارنەکانەوە پێشتر کە سەیری ڕۆڵی شێتی بکە بۆ نمونە ئێمە لە خولی چوارەم کە لە خولی چوارم بوو خولەکانی ترش تەبعانەوە هیچ هەرێکە و دەستکەوتی خۆی هەیە یعنی کۆمەڵی دەستکەوتمان هەبوو کە زۆر ڕۆڵی هەبوو لەسەر باردۆخی ئابووری ئەم مەنتەقەیە بە تایبەتی سلێمانی و گەرمیان و هەڵەبجەوانە یعنی ئەگەر ئێمەمانان وەکو فراکسیۆنی یەکێتی ڕۆڵی گوڕوگەرممان نەبووایە ڕەنگە لە ڕووی ئابووریە ئەوەی کە هەش بوو نەعەما یەکێک لەو شتانەی کە پێشتر ئێمە ئیشمان لەسەری کرد بەداخەوە ئێستا ئەو مۆزوعە ینی کب کراوەتەوە ئەوەیە مەتاری سلێمانی لە سەردەمی ئێمە کرایەوە مەتاری سلێمانی کرایەوە کە ئەمە ینی هینێکی بڵێن ئاسمانی
با بڵێن اتصالێکی ئاسمانی و لەگەڵ عالەما کەوتوانی بازرگانی لە ئاخیرە شتانی کە کامە شتێکی ڕەنگە بڵێ جاڵێ متارچی کاکە وانەیە خۆم پارەم پێ نیست سەفەر بکەم ناخۆ واڵێ بەتەیشی دوای بەڵام ئەمە علاقی هەیە بەسەر بازارەوە علاقی هەیە بەسەر نرخی کاڵاوە گەشەی ئابووریەوە ئیلا ئاخری بەرنامە میوانێکی باسی میوانێکی کرد بۆ کۆنفرانسێک دێتە سلێمانی وتی هەولێر لە یەکێک لە مەتاڕەکانی دیکەێرم کوردستان وەزام لە هەولێرەوە هەولێرەوە دێ دوای بە سیارە دێتە سلێمانی ئەنێ ڕەنگە و حرەکانی هەموو کوشت بێ بەڵێ مە یەکێ لە شتەکان یەکێ لە شتەکانی تر کە ئێمە لەو ساڵەیە کە بەداخەوە خەریک بوو ئیشەکە وای لەبێت کە ئەمەش تەسیرێکی زۆر گەورەی هەبوو داخستنی فەرعی بانقی TBI بوو لە چوارباخ کە ئەمە ئەگەر بوا بکرایە بەڕاستی ئەم مانتیقی بە تەواوەتی ئەوەی کە ئەو کۆمپانیانەی کە هەبوو لێرەوە ئیشوکاری بڵێ منظەماتی UN و إلى آخره و بانقی نێودوڵەتی و کە ئەمانە هەمووی ڕەبتە لەگەڵ بڵێن تەحویلاتی مالی زۆر زەخم هەر بە تەواوەتی وشکە بوو یعنی ئەوەی کە هەش بوو نامە ڕۆڵی یەکێتی ئەوە بوو کە بەڕاستی ئێمە جا بە هەر وەسیلەیەک بوو گەشتینە ناو مەوزوعەکە توانیمان چارەسەری بۆ دابنین و توانیمان ئەو ئیشە نەکرێت و نەشکرا و دەیان شتی تر کە ئێمە ینی هەوڵمان بۆیە و لە یازالیش هەر هەوڵێن ئەمە مەرزی کێلە بگرە دەیان مۆزوعی تر کە پەیوەندی بە پێشمەرگەوە هەبوو کە ئێمە هەوڵمانە بەشێک لە بوجە تەرخان بکرێنەوە و بەڵام لەبەرەوەی موچە لە کاتی خۆیانە ئەوانەی کە ڤەر کردووە ئەو هەوڵانە دەرکەوێت کاک ئوستاز جارخۆ ئەمە حەقی خەڵکە ینی تۆ ئەوەی کە ئەیبینێ لێ بە تا موچەکە لە ناو با خەڵمان نەیبینە من سیقە بە شتەکان حتا بابەتە یاسایەکانی دیکەش مەسەلەن وەکۆی گوتت مەتارە مەسەلەی بانقی TBI بەڵام ئەمانە بابەتی ئەمە مەسلحەتی استراتیژی عامە استراتیژی نەتەوەیە چۆن ینی ئەگەر بێت و ئەمانە بۆ نمونە خەلەلی تێ بکەوێت و هەر ئەوەی کە هەشە نامێنێت ئەوەی کە لە بازاڕە ئەوەش نامە جامە یعنی وەکو چەند نمونەیەکی بەسیط ڕەنگە ئەگەر بگەڕێیتەوە سەر بڵێن خولەکانی تریش ئەوانیش دەیان نمونەی تر هەیە کە ڕەنگە مەسەلەن بۆ نمونە ئێمە لە خولی ئەوەی ئێمەیە کە اعترافی زانکۆکان 11 زانکۆ اعترافی نەبوو لە حکوومەتی عێراقیە ڕەنگەهرەوە قەدرەکەی بزانن یان مامۆستانی زانکۆ قەدر یەکدانە ساڵ خەریک بووین تاکوی ئێمە قەنەعەتمان بە وەزارەتی خوێندنی باڵا کرد کە لیژنە بنێرێت و تا ئاخر با بڵێن موافقەتیان کرد و اعترافی زانکۆ کە تا ئێساش ئەگەر وا بووە ئەو تەلەبانی کە لە زانکۆکان تەخەروجیە کرد هیچی اعترافی نەبوو هیچی اعترافی نەبوو ئەم وردەکاریانە ینی کە ڕەنگە ئەگەر گەشتوێتیش ئێستا خەڵک ڕەنگە کەمتر بیریمە ڕەنگە ئەوەش هەر ئەهمێتێکی نەبێ هەر دووبارە گەڕێتەوە سەر موچە ئەگەر باسی موچە بکەین بەڵێ ئایا یەکێتی نیشتیمانی کوردستان ڕۆڵی چی بووە لەوەی کە بڵێن لە دامرکانەوەی ناکۆشی لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراقیە ئایا ڕۆڵی هەبووە مەسەلەن خۆبێ ئەو پرسیارە بکرێ باشە خەڵکەکەش هەر ئەو قسەیە کات ئێمە باشە قیچێکە چیتان کردو بۆ ئێمە چی کراوە بۆ نمونە تۆ سپێنێ بە منەڵی هێزی تۆم لە بەغداد چیت بۆ کردوون پێشتر هەر سەردانەکانی کاک باوڵ بۆ خۆی علاقەیەکی زۆر گەورەی و هێشتنەوەی ئەو بڵێن زیندوییە کە لە نێوان هێزە سیاسی عێراقیەکان و لەگەڵ هەرێمی کوردستانە و کەمکردنەوە تەنکردنەوەی خلافەکان لە نێوانیانە هەر هیچ نەبێت یعنی ئەمە بۆ خۆی ئەگەر با بڵێنەکە دیاریش نەوە بەڵام کاریگەریی زۆر زۆری هەبووە لەسەر ئەوەی کە حکوومەتی هەرێمی حکوومەتی عێراقی بگەنە نەتیجە بەلایانی کەمەوە پارەکە هەڵگرێ و بیهێنێتە سلێمانی بڵێ وەرەوە تا بەتایشید خۆ ڕەنگە سوودانی ینی ئامر بسەف بێ مەسەلەن وەنیە کەسێکە و ڕێز وزەرایە مۆزەفێکە و ڕێز وزەرای ئەگەر حەقت بینی بەڵام کێ لە پشتی جوڵاندنی سوودانیەوەی وەکو کارکتەرێک کە ڕێیسی وزەرایە طبعاً هێزە سیاسی شیعەکانە ئەمە لە ئیتاری تەنسیقی بگرە ئەمە لە گروپە شیعەکان و بگری لە ئاخری وسونەکانیش طبعاً لەگەڵیان بەڵام تۆ خۆ ئەبێت و بێ بەلایەنێکەم و ئەوەی کە تەحریکی یاخۆ بڵێن زاڵە بەسەر حکوومەتەکەەوە هیچ نەبێت و قەنەعەت بەوانە بکەی بڵێ کاکە خۆ میلەتەکەم خەریکە ئەمرێ لە بەرزتە دەوەرە لەگەڵمانە ڕێبکەوە دوو جارێ دوو ڕێکردنێکی دوو جاری هەم لێرە و هەم لە بۆ بەغداش ینی دەبێت قەنەعەت بە دوو چەند لایەنە بکەیت دکتۆر من ئەگەر ڕێم وڵات دکتۆرە چرۆ چیەوە ئەمە هێناوتە تەناو ستۆدیۆ ئەمە ترمۆزی قاوەیە توانین بۆ ئاویش بەکاری بێنین 222 ئەمە لە شوێ شتێکی زۆر جوانە دیارێکی جوانە
والله من تكلیفنی وتم ئەگەر هەیە بۆ منیش بێنەوە دیارێکی جوانە جارێکی تایبەت پیا بۆ. بێ دکتۆر چلۆ لە هەموو بانگەشەکانە ئێستا ئەمە لەکوێ هێناوە بامرچی دوێنێ هەواڵێکمان وتی لە سینەوە دەرنەچووە لە لای تۆ هەیە. خۆشەویستیمە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان، خۆشەویستیمە بۆ هەڵمەتەکانی هەڵبژاردن، خۆشەویستیمە بۆ سەرخستنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە کۆی پرۆسەکانی هەڵبژاردن، چونکە بەڕاستی بە یەکێک لەو پارتە گرنگ و تایبەتانەی داعنێم کە ئەمڕۆ لە کوردستانە پێگەی سیاسی، پێگەی ئابووری، پێگەی نێودەوڵەتی و پەیوەندیەکان. من ئەوە بکەمە پرسیارێک بەڕێز دکتۆر تەها سەرنجی منی ڕاکێشە بۆ ئەوەی کە کۆمەڵێک شت کراوە کە ڕەنگە کاریگەری ڕاستەخۆی بەسەر بازار بەسەر ژیانی خەڵک بەسەر ئابوووریەوە هەبێ، بەڵام کەم دەرخراون کەمیش باسمان کردو باسی دو هەوڵی سەرۆک بافڵی کرد کە چارەسەری موچەی کردووە، کێشەی موچەی کردەوە، دوێنێش بە ڕێزکا قوبات باسی کرد. یعنی بەرمەبنای ئەو کارانە دوێنێ لە وتەکەی سەرۆک بافڵدا باسی لەوە کردوتی ئەبێ خەڵک بزانێت دەنگە دابەچێ و دەنگەکەی خۆیان نەسووتێنن. هەڵسەنگاندنی تۆک مامۆسایەکی زانکۆ بۆ ئەوە چی؟ دەست خۆش دوێنێ وتارێکی زۆر گشتگیری دا هەڤاڵ سەرۆک بافڵ جەلال تاالبانی لە وتارەکەی جارێ واز لە قسەکانی بینین لەو دیکۆرەی پشتەوە و لەو هەیبەتە و لەو دەرخستنی هێزەی یەکێتی تۆ هەرستۆ سەر اختصاسەکەت ئەوە جانبێکی تر مخاتەبەتکردنی دوو جیل بەخۆی بە وێنەدانانی هەڤاڵ مامجلال وێنەیەکی مامجلالی لەسەر مێزەکە بوو کە هەمومان بینیمە و جەنابی کاک باڤڵ خۆشی قسێ کرد. یعنی ئەمە ڕەبت و تێکەڵکردنی دوو جیلەکەیە کە ئێمە پشتی پێ ئەبەستین، یعنی هیچ جیلێکی دوانە خستووە. کەواتە لێرەیە ئێمە گەربێنەوە سەر خطابەکەی هەڤاڵ باڤڵ جەلال تاالبانی باسی لە چی کرد؟ یەکێک لەو قسانەی کە زۆر بەڕاستی جێگەی سەرنج بوو، وتی تا من قەناعەتم بە دروستکردنی کابینە و حکوومەت نەبێ نایەڵم، هەتا من قەناعەتم بەوە نەبێ ئەو کابینەی کە دروست ئەبێ بۆ خزمەتی خەڵکە بۆ خەڵکە بۆ دەستەبەردکردنی بژێوی ژیانی خەڵکە من ناهێڵم و کابینێ دروست بێ. کە بەداخەوە ئەیڵێم ئێستا لە سۆشیال میدیا بە دیوێکی ترا بڵاوکردنەوە و قسەڵۆکی لەسەر کراوە. ئێمە ئەو حملەیەکی گژیرە لەسەر بەڵێ یەکێک لەوانە کە زۆر گرنگە پێکێنانی کابینەی حکوومەتە. ئێمە لە هەڵمەتەکانی بانگەشی هەڵبژاردننی پێشوو وعدمان بە خەڵکدا کە لە کابینەی داهاتوو ئەتوانین ئەم شتانە دەستەبەر بکەین، بژێوی ژیانی خەڵک بە ئاراستەیەکی باش بین، هەوڵی دامەزراندن بین، هەوڵی بە مؤسساتکردنی دامەزراوەکان بین، هەوڵ بدەین گەنج زیاتر بێتە ناو بواری کارکردن، هەوڵ بدەین بە کەرتی تایبەت. کەواتە ئێمە لێرەیە ئەوە نزیکەی ساڵێکە دوای هەڵبژاردن نەتوانراوە کابینەی نوێی حکوومەت پێک بهێنرێ. ئەمە بۆ خۆی کارەساتێکی بەڕاستی گەورەیە. ئەم کارەساتە چۆن چارەسەرەکرێ؟ بەهێز چارەسەرەکرێ. ئەو هێزە کێ دەستیەکەوێ؟ طبعا هێزی سیاسی و قانونی سیاسی و قانونی خۆتان بە بەرچاوی هەر هەمومانەوە بە بەرچاوی هەموو میلەتی کوردستانەوە بینیتان چەندین جار کاک باڤڵ سەردانی بەغدای کردو بۆ چارەسەرکردنی کێشەکانی موچە. هەرچی جارێکیش چوو بێ هەر چۆنێک بێ موچەیەکی بچڕیوە بۆ موچە خۆران. کەواتە ئەم هێزە کاریگەری هەیە وەکو جەنابی کاک دکتۆر وتی لەسەر کۆی هێزە سیاسیەکان و ئەو ئەتیافانەی کە هەیە لە بەغدا. ئێمە با واز لەمە بێنین لە نێوان دوو هەڵبژاردنە گەورەترین کۆنفرانسی نێودەوڵەتی سۆسیال دیموکراتی جیهانی عەرەبی هاتە کوردستان، لەگەڵ ئەوەیە بە ئەمانەتەوە سەرۆکایەتی سۆسیال دیموکراتیان سپارت بە سەرۆک باڤڵ. کەواتە ئەمە بۆ خۆی لە جیهانی عەرەبی شامتمانەیەکی گەورەیە بە سەرۆک باڤڵ کە ئەم جۆرە لە متمانانەی پارتە سیاسی سۆسیال دیموکراتەکانی جیهانی عەرەبی بۆ خۆی دەستکەوتێکی گەورە بوو بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان. کەواتە ئێمە لەم ڕۆوە جارێکی تر ئەتوانین پەیوەندیەکانمان لەگەڵ بەغدا و پارتە سیاسیەکانی تریش لە بەغدا بەهێز بکەین، لایەنە سیاسیەکانی تریش بەهێز بکەین. جگە لە ئەمانەی کە باسم کرد یەکێک لە قسەکانی کە باسی کرد ئەڵێ ئەوەی وتمان کردمان ئەوەشی ئەیڵین گەیکەین. باشە ئەمە تەجروبەمان هەیە، ئەزمونمان بەڵێ لە نێوان هەردوو هەڵبژاردنەکەی ئێمە تەجروبەیەکی زۆر باشمان هەیە
و پەیوەندیەکانی سەرۆک باڤڵ کاریگەری گەورەی هەیە لەسەر خزمەتکردنی گەلی کوردستان و کاریگەری گەورەشی هەیە لەسەر سەرخستنی بانگشەی هەڵبژاردن. بەڕاستی یەکێکە لە کارکتەرە سیاسیە دیارەکان کە چاوی هەمووی لەسرە بەس بزانن بۆ ئەوی سەرۆک باڤڵ چ جوڵەیەکەکە، سەرۆک باڤڵ چ قسەیەکەکە، کێ چاوی لەسرە، دایمە کەسە بەهێزەکان چاویان لەسرە. هیچ کەسی سێری کەسێکی فاشلەکە سێری ناکە، سێری کەسە بەهێزەکانەکە. بۆیە کەواتە ئەم هێز و قوتەی ئەمڕۆ لەلایەن یەکێتی نیشتیمانی کوردستانەوە ئەخرێتە گەڕ لە پێناو بەرژەوەندی میلەتەکەیەتی و هەر لە خطابەکەیان زۆر گرنگی بە ناوچە جێناکۆکەکاندا، بە مەسیحەکاندا، بە ئیزیدیەکاندا، بە شیعەدا، بە سوننەدا، بە گەنجدا، بە ژن، بە مناڵ، بە هەمووی، یعنی مخاطبەی ئێستا و داهاتوو بوو. مخاطبەیەکی زۆر جوانی کردوتی ئەمە ئەگەر بۆ ئەم ئازاری خۆتان کەم نکاتەوەی مناڵەکانتان کەمەکاتەوە، ئێمە ئەتوانین ئەمانە چارەسەرکەین. کەواتە ئەمڕۆ دەستکەوتێکی گەورەمان هەیە. ئێمە بەڕاستی دەنگێکی زۆر باشمان هەبوو لە هەڵبژاردننی پارلەمانی کوردستانە. بۆی ئێمە پێویستمان ئەم دەنگانە دووقات و سێقات بکەین، چونکە لەسەر ئاستی عێراقا ئێمە زۆرترین کورسیمان هەبێت، زۆرترین هێزمان هەیە، ئیتر ئەو هێزانەی تر لە بەغدا و ئەوانەی لە ئەنجومەنی وەزیرانە، ئەوەی لە وەزارەی مالیەیە، ئەوە لە وەزارەی دەرەوەیە، کەسی ناتوانێت یاریمان پێ بکە چونکە هێزمانە بێ. بەڕێی من یعنی کارکردن بۆ بەدەستێنانی زۆرترین دەنگ و متمانەی خەڵک جارێکی تر بە یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرۆک باڤڵ بیگەڕینەوە بۆ ئەوەی کە ئێمە لە ڕابردووە چیمان کردووە، چۆن هەوڵمان داوە بۆ خەڵک، چۆن هەموو ئەو ئازادیانەی ڕادەربڕین لە سلێمانیەوە سەری نەگرتووە. کاکزانە کێ بوو پارکی ئازادی دروست کرد؟ هەواڵ جەنابی مام جەلال نەبوو بەڕەحمەت بێ. سەکۆی ئازادی لە پارکی ئازادی کێ دروستی کرد؟ جەنابی مام جەلال نەبوو بۆ ئازادی ڕادەربەرین ئەو سەکۆیی دروست کرد. هەموو ڕێکخراوەکانی کە باس لە ئازادی مێدیا و ئازادی ڕۆژنامەگەری و ئازادی ژن و ئازادی گەنج و ئەوانەکە هەمووی لە سلێمانیەوە سەرچاوی گرتووە. یعنی گەورەترین ڕێکخراوەکان هەر لە ناو سلێمانیەوە هەڵقڵاوە. زۆرترین مێدیایەکان کاکە پارچە پارچە بوون هینی ناوچەکە وە کۆکردنەوەی جارێکی تر، ئەمە هەمووی ئەم کۆکردنەوەیە. سەرۆک باڤڵ توانای ئەو کۆکردنەوەی هەیە. ئەوەی کە قوباد باسی کرد جارێک لە بەغدایە، جارێک لە بریتانیا، جارێک لەکوێ. کەواتە ئەم جۆرە لە پەیوەندیانە، ئەم جۆرە ڕێخستنانە، ئەم جۆرە دروستکردنی متمانەی نێودەوڵەتی و نێوخۆی لە نێوان هەموو پێکهاتەکان بۆ لیستێکێتی نیشتیمانی کوردستانێکێکە لە دەستکەوتە گەورەکان و ئومێدەوارم ئەوانیش متمانێکی گەورە هاوڵاتیان هاونیشتمانیان بە تایبەتی ئەوانەی کە ئەم ساڵ ئەچنە پرۆسی دەنگدانەوە جارێکی ترشان زیخوایان دووبارە ئەکەنەوە لە دەنگدان. زۆر باشە دکتۆر. دکتۆر بەڕێزە تەجروبەت ئەزمموی بەغداد هەیە، یەکێتی نیشتیمانی کوردستان ئەتوانێت چی بکات لە داهاتوودا و کۆی کە سەرۆک باڤڵ وتی؟ خۆیە بێ ئێمە بە دوای گەرانتیا بگەڕێن. بەڵێ ئەو گەرانتیە یان ئەو سەرمایەکی کۆکردوتۆ لەوێ بتوانێت پشتی پێ بەستێ. ئەگەرزان ئەفو کاتێککە خەڵک ئێمە بێ دووبارە هەر بگەڕێنەوە سەرەوەی کە خەڵک چۆن مخاتەبمانەکە. بەڵێ هەم جەنابیشت بەشدار بووی لە هەڵمەتی هەڵبژاردن، هەم خۆشم بە خولی هەڵبژارنی ئەمە ئێستاش و بڵێن هەرێم و عێراقیش پێشتر. یعنی کاتێک کە مخاتەبەی خەڵکەکەی دایمەن خەڵک ترسێک و قەلەقێک لە دڵیایەتی، یعنی دایمەن بەشکەوە سەیری مۆزوعەکە ئەکات و ناحەقیشی نییە. ینی با ئێمە ینی سەریح بین لەگەڵ ئیشەکە ناحەقی نییە لەسەر ئەوەی کە دەردەسەری و معاناتی زۆر چەشتووە. مناڵەکەی برسی بووە، بێشیر بووە، سیارەکەی لە ماڵەوە بووە نەیتوانیوە بەنزینی تێ بکە، مەسەلەن نەیتوانی بچێتە سەر کار، مناڵەکەی بایکۆت بووە نەیتوانی بچێتەوە مەکتەب. کەواتە قەلەقێکی هەیە، خەڵک دایمەن معاناتێکی هەیە و ئەبێت ئینسان ئەبێ واقعبینانە سەیری ئیشەکە بکات. کەواتە خەڵک ئێستا بە دوای گەرانتیەکە ئاگەڕێن. ئەمێ ئەگە پرسیار لەوە بکەین بڵێن گەرانتی ئەم پرۆسەیە لە چیە، لەکوێ گەرانتیەکە با بڵێن ئەو گەرانتی لەکوێ ئەهێنین؟ من جوابەکەی منەوە بێ گەرانتیەکە خودی خۆی کاک باڤڵە. کاک باڤڵ گەرانتی شتەکانە. یعنی هاوڕێم دکتۆرە باسی ئەوەی کرد کە لە وتارەکە چۆن باسی هەموو کایەکانی کردو، باسی هەموو ئەو بابەتانی کردووە کە
پەیوەندیدارە بە کاری یەکێتی و کە بتوانێت لە داهاتوە قسەی لەسەر بکات و ئیشی لەسەر بکات تەبعاً لێرە و لە بەغداش و کەواتە ئێمە گەرنتیەکمان هەیە هیچ چارەیەکی ترمان نییە بە دەرەجەی یەکەم کاک باوەڵە بەڕاستی چونکە ئەو توانیوێتی تا ئێستا بەڵانسی علااقاتی هەم هەرێمی کوردستان و هەم یەکێتیش ڕابگرێت لەگەڵ بڵێن لەگەڵ بەغدایە و ئەوەشمان لەبیر نەچێتەوە ینی مەسلەی دەوڵەتانی ئیقلیمی کە زۆر گرنگە ئەمە تورکیا بگرە ئەمە سووریا بگرە ئەمە با بڵێن بەدەر لە عێراق ئەمە ئێران بگرە ئەمە غەرب بگرە بڵێن ئەمریکا و هاوپەیمانەکانی کە لە منتیقەکان رووسیا بگرە کە لە منتیقەکان ئەمانە هەمووی کۆمەڵێک با بڵێن هێزن کە تەواجودیان هەیە و خۆش دەزانیت ئێستا لە ئەم منتیقەیە لە ینی ئەکوڵێت ئیسرائیل ئەوێت تەمەدود کە بە هەر شتۆنێک بێت ناوێت داژیرکە ئەوێت تەمەدودی هەبێت ئەوێت هێزی هەبێت ئەوێت دەسەڵاتی هەبێت لە منتیقەکەیە لەبەرەوە ئەمانە هەمووی بۆ خۆی چەند ینی پرسێکە کە ئەمە هەم ئەرکی کاک باوڵیشی قورس کردووە هەم لە ناوخۆ هەم لە بڵێن لە ئیقلیم و هەم لە دەریشەوە لەبەرەوە تاکە چارە یا بڵێن تاکە گەرنتی ئێمە کاک باوڵە بەڵام بۆ ئێمە اختیاراکەین با ئەو پرسیارە بکەین کاتێک کە اختیارەکەکەین لەبەرەوەی ئەگەر بگەڕێتەوە چەند ساڵی ڕابردوو بەڕاستی سەرکەوتوو بووە توانیویەتی ڕێگا ئەو ڕێگایە قفڵ نەکا کە لە نێوان هەرێم و بەغایە هەیە هەر کاتێکە بە هەستی بۆ کرد بێت کە با بڵێن مەترسیەک هەیە یا خلافێکی قوڵ هەیە توانیویەتی خۆی بگەێنێتە بەغدا توانیویەتی بە هەر وەسیلەیەک بێت خلافەکان بڕەوێنێتەوە یاخۆ تەنکیکا لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا کەواتە دکتۆر یەکێتیەکان شتێکی دەستەبەریان پێیە کە لە ڕابردوو بێن هەر نەڵێن مەسەلەن پشت ببەسن بە سەرمایەکەی سەرۆک مامزەلان ئەوە تا سەرۆکە تازەکەش توانیوێتی دەستکەوتی هەبێت بەتەیشید قسەی نەبووە دەستکەوتی هەبووە لە باشترین حاڵەتی پرسیارکردنت بەدیلت چییە؟ ینی ئەو باوە بڵێن ئۆکەی مەسەلەن هەمووی گلەیی هەیە وەکەوەی خۆی وتی من ڕوبەڕووی بە سەراتێک بوومەتەوە بەڵێ بە منیان وچووە دەنگم پێنە داوی بەڵام بۆ مەعاشەکە بێتەوە بم چارە سەرکەی وەنیە بەڵام ئایا بەدیلی ئەمە چییە؟ با بڵین بەدیلی یەکێتی چییە؟ فەرمووەرە بگەڕێ بەدیلێک بدۆزەرەوە ئەگەر بە قووەتر بێ بابێتە ساحەکە ینی هەمووی کراوەیە ینی هەمووی کاندیدی هەیە و ئیشی خۆیە کات و سیاسەتە کات و ڕۆڵی هەیە و ئیلاخری فەرموو بابێتە ساحەکە ئایا بەدیلی یەکێتی هەیە لە ساحەکە یا بەدیلی کاک باوەڵە هەیە کە بتوانێت ئەم کێشانت بۆ چارەسەر بکات لە بەغدا مەسەلەن کە بۆ خۆی کێشەیەکی زۆر گەور باسمان کرد ینی خەڵکەکە بۆ خودی خۆی دکتۆرەگەر بێ بیریشمان نەچی ئەمە زۆر خەڵک هەیە سەرۆکی لیست بۆ سەرۆکی فراکسیۆن بۆ سەرۆکی حیزب بۆ ئەوە کامیان توانیان بچن لە بەغدا لەگەڵ هێزە سیاسیەکان لایەنە گەورەکانە ڕاستی ئەو گەرانتیە کە دکتۆر تەها قەزی من لێرە ئەوەیە ینی بەڕاستی ئەبێ واقعبین بین ینی من دەستی بە بەڕاشکای پێ دڵم لە ڕوانگەیەکی حەزبی بەرتەسکەوە قسێ ناکەین نەخێر من دەستی یەکەیە کە لە کۆمەڵانی خەڵکی خۆمان ماچەکەم مەکو خۆم وانێ و خزمەتکاری هەمووشیانەی نەمەکو کادری یەکێتی و من کە لە بەغاژ وەکو خزمەتکار بەغابوو خزمەتکاری کۆمەڵانی خەڵک بوو کەم سەربەرزم پێی ئەوان منیان نردووە لەبەرەوە کاتێککە ئێمە ئەوە ئەەکەین مەسلەکە لێرە واقعبینینی بڵێن بارودۆخی ئێستاە بارودۆخی ئێستا ئەوەیە بەدیلی یەکێتیت نییە بۆی چارەسەری کێشەکانت بۆ بکە بە هەموو کەم و کوڕێکانەوە هیچ شتێک یعنی ئەوە نیە بڵێ سەڵ هەمووشت پێرفێکت نییە تۆ بڵێ وەڵاهی من کەسێکی زۆر باشم هیچ نوقسانەیەکم نییە من ئیتر نێردراوم بڵێن نێردراوی بڵێن لە شوێنێکی تایبەتەوە بڵێ و من ئەتوانم هەم معجزەتان بۆ دروستکەم شتیوان نییە معجزات نییە کاکە ینی بەڕاستی کە کاتێک کە تو لەسەرەوە یەیت مامەڵە لەگەڵ خوارەوەیەکە وەکو سیاست وەکو سەرۆک وەکو ئەوەی کە دەسەڵاتدارە زۆر قورسە کاکزانە ئاسان نییە بە جددی تۆ بتوانیت هەموو لایەنەکان ڕازیکەی مەساڵحی سیاسیت ڕابگری مەساڵحی اقتصادیت ڕابگری مەساڵحی کۆمەڵایەتی زانستی پەروەردەیی ئاینی لەبیرمان نەچێ ئەمانە هەمووی کایەن هەمووی هینن ینی بابەتن کە لە ناو باشن لەگەڵ ژیانی خەڵکە ڕەبتی هەیە ئەمانە ڕۆژانەت و مامەڵی لەگەڵاکەی قورسە و مامەڵە لەگەڵ هەموو ئەم کایانەیە بکەیت وەکو بڵێن ئەنجا لەسەر ئەوەی کە تۆ سڕاعشی قورست هەبێت لەوەی کە ئەگەڕێ بە دوای تیکەنانێکە بۆی میلەتەکەتی پێتێرکەیت ئەمە مهمە کەواتە تۆ ینی ئەوەی کە هەیە مەسەرەن ئەوەی کە ئینسان کە ئەگەر
بێتە سەر ئەوەی کە واقع بینینەکە چییە؟ واقع بینەکە ئەوەیە کە تۆ بەدیلی یەکێتیت نییە بۆی چارەسەر بۆ بکە. هەتاکو وەرە لە شەڕی داعش بگرە. داعش چی نەکرد؟ لە مووسڵ چی نەکرد؟ لە شنگال و منطقەی زیدەکانە چی نەکرد؟ تا ئێستاش زیاد لە 3000 4000 بەس بڵێن ئافرەتی یەزیدی دیار نییە و تا ئێستاش نازانێت لە چۆن و چیان بەسەر هاتووە فرۆشراون بۆ شوێ نازانێ. یعنی تۆ سەیری ئەم هەموو یعنی هینە بکە هەموو خەتەریاتە بکە هەتاکو لە کەرکووکیش و لە کاتێکا هەمیشش بە جەستێکی بریندارەوە بەڕاستی پێ وەنیە یعنی خۆ ئەوەی کە دیفاعی کردێ و ئێستاش ئەوەی کە دیفاعی شکات هەر یەکێتی نیشتیمانیە هەر وڵەکانێتی هەر پێشمەرگەیە هەدیژە تیرۆرە هەر کۆماندۆی هەر ئەمانن کە بەڕاستی ئینسان ئەبێت بڵێن پشتی پێ بەسە کە تۆ بتوانێت بوونی خۆت پارێزێ. بەڵام ینی دکتۆر چرۆ ئەو تێگەیشتنی بەڕێز دکتۆر تەها بگوازمەوە بۆ جەناب بە پرسیارێک هەست ناکە یعنی زۆر جار هەڵمەتێکی ئەوەندە حملەیەکی گوندە گەورەی شکاندن لەسەر یەکێتی و لەسەر کارەکانی یەکێتی و کەسایەتی و نقطە هێزەکانی هەبووە بە شەرمنانە باسی و دەستکەوتانە کراوە. من مەسەلە دکتۆر ڕاستی ئەو کادری یەکێتین بەڵام زۆر جار کادری یەکێتیش ینی خۆی بواردە لەو بابەتان لەبەروی شکێنراون ئەو نقطە بەهێزانی یەکێتی. ینی هەست ناکەی لە ڕابردووە ئەو هەڵمەتە سلبی هەبووە لەسەر هەموو هەڵمەتە سلبیەکان کاریگەری لەسەر کۆمەڵگە هەیە کاریگەری لەسەر دەرونی تاک هەیە کاریگەری لەسەر شێواندنی وێنەی کەسەکان هەیە بەڕاستی ئەیتر بۆ کەسەکە بێ بیا بۆ خۆت بۆ پارتێکی سیاسی بێ. من پێشتر شتێکمەوە دایمە خەڵکە بەهێزەکان هەوڵ ئەدرێ بشکێنرێ خەڵکە بەهێزەکان وایان لێکرێ کە زۆرترین تانیان بەرامبەر بکرێ زۆرترین قسەی ناشرینیان بەرامبەر بکرێ زۆرترین دەستکەوتەکانیان بێ ئەهەمیەت بکرێ. ئەمە بڕاوەتەوە یعنی ئەمە قاعدەیەکە تۆ دائیما ئەو کەسانە خەڵکە بەهێزەکانن یان کەسە بەهێزەکانن. ئێمە بیرمان نەچێ کاریگەری هەڵمەتی هەڵبژاردن کاریگەری لەسەر دەرونی تاک بە تاک هەیە لەسەر گەنجێک هەیە ئەو گەنجەی کە بەیانی ئەچێ بۆ خوێندن ئەچێ بۆ دەوام ئەچێ ئیشێک ئەک بەڕاستی زۆر جار ئەبینی گەنجەکان ینی پارەی پاسەکەی پێی نییە ئەم پارەیەکی ئەیاتێ دایک و باوکەکەی ئەیاتێ باشە ئەم دایک و باوکە چییە موچە خۆرە موچەکەی لە لای کێیە قوتی ئێمە لە لای کێیە لە لای بەغدایە ئەم کێشەیە دەسەڵاتێکی سیاسی یاخود پارتێکی سیاسی کاریگەری هەبوو لەسەرەوەی کە ئەم موچەیە نایەتە ناوڕێکەوتنەکانەوە. بەڵام من بەڕاستی یەک شتی زۆر شتی کاک با بڵم زۆر پێ جوانە بەڵام یەکێک لەو حاڵەتانەی کە باسیەکەم مەسەرەن ئەوەی لە دڵی تێیڵێ گوێ نایەتێ بەرامبەرەکەی چۆن بیری لێ ئەکاتەوە چی ناکاوە یعنی هەستەکەی زۆر جار هینێکی دیبلۆماسی ناگرێ ڕێک ئەیڵێ ڕنگدانەوەی چی و دەنگدانەوەی چییە بەلایەوە مهم نییە وتی من ئەوانەی سەلامم لێکەن لەسەر جادەکان شۆفێری پاسەکانن سایق تەکسیەکانن ساقبیکابەکانن باشە یعنی ئەمە تۆ خەڵکێکی سادە خۆشی ئەوەی لە کاتێکا تۆ سەرۆکی پارتێکی گەورەی سیاسیت هەیە کە ئێستا پۆستێکی گەورەشی لەسەر جیهانی عەرەبی هەیە ئەم سەرۆکات چێتە بەردەمی مەکتەبەکەی مناڵەکەی بەسیارەکەی خۆی ئەبا بەسیارەکەی خۆی ئێنێتەوە بەبێ ئەوەی لە مەطعمێک نانەخوا چێ لە کەفێتریایەک نانەخوا یعنی وەرە پێم بڵێ کام سەرکردەی پارتە سیاسیەکان بەڕاستی ئەوەی کە لەو پێگەیە بێ ئەو حاڵەتانەی کردە بێ ئەخۆ ئەو تەڵعاتانەیە بێ هەندێک تەڵعاتی هەیە کە باڤڵ گەنج دڵی پێخۆشە چونکە بۆ تعبیرەکە لەو گەنجە ئەو بەڵام هەر ئەوانەی هەیە یان کرداریش هەبوو بۆ ئەو خوێنکاری کەسبێنی ئەچێ پارەی یەکشتی جوانت پێ بڵم کردداری زۆر باشیە من بە حکمەوەی مامۆستای زانکۆی سلێمانیم و لە نزیکەوە زۆر ئاگادارم کە بەڕاستی زۆر خزمەتی زانکۆی سلێمانیە کاسەرۆک بافڵ باشە هەر لەبەر پێش ئەوەی دەوام بکرێتەوە تعمیراتی بەشە ناوخۆیەکان یعنی 1000 خوێنکار لە ناو بەشە ناوخۆیەکان 1000 خوێنکار تقریبان بەشی ناحەیەکە تەسەڵەکەم باشە ئەوانیان بۆ چاگەکاتەوە تەباخیان بۆ دابینەکە تەلڤیزیۆنیان بۆ دابینەکە گرمیان بۆ دابینەکە گازمان بۆ دابینەکە بۆ ساردی و بۆ گرمیەکە یعنی ئێستا ئەگە بڕۆ کامپی کۆنی ناوزانکۆی سلێمانی بزانێت چ تعمیرێکی گەورەی
لەسرە ئەمە بەکێ ئەکرێ ئێمە لە کاتێکە ئەو پارە و بودجەی کە هەبوو بۆ زانکۆ ئێمە لێمان بڕاوە نایڵن سەرفکەن خەرجیاتیان وەستاندووە ئەمە کاریگەری هەیە لەسەر مامۆستاکان کە دەوامەکەن پارەی محازەڕاتیان پارەی هاتوچۆیان پارەی دابینکردنی بەچە ناوخۆیەکان یعنی ئەو خوێنکارانە کە موچەیەکی ڕەمزی مانگانیان هەیە لەوانەیە بۆ مانگەکە تەنها بەچی مەلزەمەکانیان بکە بەڵام هەر دیوێکی باشی هەیە یعنی خزمەتێکی زۆر باشی بە بواری خوێندنی باڵاش کردووە لە ناو زانکۆکانە نەکار بۆ زانکۆی سلێمانی بۆ زانکۆکانی کەش هەمان کاری کردووە کەواتە ئەمە خزمەتی بەکێ کردووە خزمەتی بە گەنج کردووە باشە گەنجێگێت لە شوێنەکەی خۆی ئەخوێنێ ساردی و گەرمی و هەموو پێداویستەکانی بۆ دابینکراوە ڕاستە ئەمە حکوومەت دابینی کردووە بەڵام خۆ ئەم شتانە سیانەی ئەوێ دروستکردنەوەی ئەوێ سۆپایەک 25 ساڵ ئیش ناکە خۆ تۆ بێمان دۆڵی تازیان کەیتەوە خۆش بۆ گفتوگوۆیە دکتۆر تاهاکەواتە ئەکرێ بڵین باڵانسێک لە ڕووی ڕوئیاوە ڕێک بۆتەوە و کاریشی بۆ کراوە ماوە دەرەنجامی هەبێ وایە؟ بڵێ سیاسەتی یەکێتی نیشتیمانی سیاسەتێکی وازەح بووە واقعبین بووە هەر لە سەردەمی جەنابی مامجەلال تا ئێستا کە کاک باڤڵ سەرۆکایەتیەکات ئەو واقعبینانە هەر تەطبیق کراوە لەسەر بڵێن لە بەرچاوی خەڵکیشە دایمان سیاسەتی یەکێتی ئەوە بووە کە ڕێبکەوین لەگەڵ بەغایە یعنی کە ڕێبکەوین لەگەڵ بەغایە حسابی ئەوەی کردووە کە ئێمە لە شوێنێکین ینی قەتیز ماوین ینی تۆ هیچ دەرچەیەکی ئاوید نییە لە ڕووی استراتیژیەوە مەسەلەن تۆ بڵێ وەڵام من یەم سربەخۆی وەرەگرمیتر هەموو شتێک بۆ من حەلە بێت یان بەرەو هەنگاوە نێم بەرەو ئەوەی کە بمە دەوڵەتێکی سربەخۆ ئیتر من میلەتەکەم ئەژێن واکەم هەر لە یەک خطوە و یەک هەناسەتدا بە تاوەتی قفڵیان کردی ئەگەر بڵێم بگەڕیتەوە سەر سیاسەتی ئیشێتی دایمە سیاسەتی ئیشێتی لەوەیە بوو کە تۆ بەشێکی لە عێراق و کە بەشێکی لە عێراق ئەوەشت چەسپاندووە لە ناو دەستورە وە خۆشت هاتوویت نووسیوتەتەوە و ئیمزاشی کردووە کەواتە تۆ لێرە واقعبینی یەکێتی ئەخەیتە بەردەستی خەڵکەکە کە لە داهاتووشە هەروە بێت لە داهاتووشە گەرنتی ئەوەت بۆ ئەکات کە موچەکەت بەردەوام بێت کە زەخت لەسەر لایەنەکانی تریش دابنێ بڵێ کاکە ئەبێ ڕێبکەین لەگەڵ بەختایە بە هەر وەسیلەیەک بێ ئەجا وەسیلەکە ئەوە بێت کە ئەوەی کە ئێستا کراوە بە هەر نزیکردنەوەی ڕاوبۆچوونەکانە گەڕانەوەی بۆ بەغار دانیشتە لەگەڵ لایەنە سیاسەکانی ترە بە هەر چۆنێک بێ ئێمە دوورکەوینەوە لە شەڕ و شۆڕ و ئەمەی کە ئیتر ئەمەی کە لە ناوچەکە خۆشگوزەرانی بڕونکۆی کاک بافڵ باسی کرد ژیانیەوێت چکە بەڕاستی شەڕ کاولکاری زۆر بە دواوەیەت کاک ئوستاز ینی خۆتە زانێ ئێمە هەر لە شەڕی پێشترەوە بگرات ئێمە هەر 100 ساڵە لە شەڕین دایمە هەر لە قەلەقیا بووین یعنی هەتا لە دوای با بڵێن شۆڕشی تازەوە کە لە 76 یەکێتی نیشتیمانی دامەزرەوە تاکو بڵێن دوای تا 2023 هەر لە قەلەقیا ئێتەوە ئەها وامان لێت هاوانها چینێک جیلێک دروست بووین دایمەن لە قەلەقیا بووین ئێستا شتەکانت هەمووی سابت بووە شەڕەکەت جیاوازە جەبهەکەت جیاوازە ئێستا سەردەمەکەت جیاوازە کارکتەرەکانت جیاوازن جیلی سێمی سیاسیەکان هاتوونەتە پێشەوە و پۆپۆلیزم هەموو عالەمی داگیر کردووە تۆ بێ بە تاواتی خۆت بگونجێنی لەگەڵ ئەو بارودۆخی کە ئێستا هەیە فەرمە سەیری ئەمریکاکە و مەسلەی تیۆری ترامپیزم و ئەوەی کە ئێستا ئیکا سیڕاعی بینی رووسیا و ئۆکراین لە ئاخیرەکە ئەوەی کە لە منتیقەی شەرقی ئەوسەتا ڕوویە غەزە شوێنێکی بچکۆلەیە سێری ئەم هەموو عالەم هاتوتە سەر خەت بووی کەسیش نازانێت چیە مۆزوع سووریایە ئەمەی کە ئێستا ئیبینیەوەتانێ چی بەسەر هاتو ئێستاش هەر ڕاز نامێت ڕەنگە بە 50 ساڵی تریش ڕاز نەبێتەوە و ئێستاش لێرەش هەروایە یعنی ئەگەر تۆ خۆت نەگونجێن لەگەڵ بارودۆخەکەیە و سەرۆکێکت نەبێ و استراتیژیەکت نەبێ کە توانای ئەوەی هەبێت کە بەردەوام لە گەشەکردن نابی بەردەوام لەوەی کە سیاست بکەیت و سیاستێکی نەرم بکەیت تۆ ئەم ئاوت هەیە لە بەردەستە زۆر نەرمە بەڵام قووەتی ئاوەکە کە نەرمیشە کاریگەری زۆرە دەتوانین دەستی پێ بشۆی ئەگەر بێت و دڵۆب کرد ڕەنگە شوێنێک کونکە کەواتە تۆ پێویستت بە سیاستێکی ناعیمانە هەیە نەک سیاستێکی زبر کە لەسەر کۆمەڵێک
خاڵی پۆپۆلیزمی یاخو خاڵی نەتەوەی قورس تۆ ئیشی لەسەرەکەی تۆ بێ دانیشی داوای مافەکان لەسەرەکەی نە پێویست بەم سیاسەتە ناعیمە هەیە کە تۆ بتوانیت داواکاریەکانت بتوانێت ئەو ئەجنداکە استراتیژی خۆ تەطبیقی بەبێ ئەوەی کە وای لێبێت کە شەڕە قسە یا شەڕخواانە خواستە شەڕ دروست بێ یاخود مافەکانت دیار نەمێنێ یان ئەوەتانێ مەعاش دواکەی لە ئاخری ئەوەی کە هەیە لەبەرەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم سیاسەتە ناعیمەی کە هەیە ئەوەی گرتوۆتە بەر و لەگەڵیشان نەجاحەتی هێناوە کاک زانە تا ئەم لە حەزەی کە من تۆ قسەی لەسەرەکەی بەڵێ دەکرێت دوا سەرنجی خۆتانم پێ بڵێن ینی شتێک کە پرسیارمان نەکردیان بتانێت لە گفتوگوۆیە باس بکەن بە ڕێز دکتۆر تا لە جەنابەوە دوا سەرنج دوا تێبینی و داواکاریت لە دۆست و هەوادار و لایەنگرانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە توڵی عمری خۆما یەکێتی بوو و کادرێکی یەکێتیش بوومە قەت من بەدیلێکم نەبینیوە کە ئەوەنە کاریگەر بێت لە ساحەی سیاسی بە قەدر یەکێتی نیشتیمانی کوردستان و تایبەتی ئێستاش کە بارودۆخەکە زۆر قورسە و سەرۆکێکیشت هەیە کە زۆر ئەکتیڤە و توانیوێتی بە هەر وەسیلەیەک بێت بەڵانسی هێز ڕابگرێت هەم لە ناوخۆی هەرێمی کوردستانە و هەم لە دەریش و هەم لە ناو عێراقیشە لە کەم و لە زۆر توانیمانە هەنگاو بەرەو پێشەوە بڕۆین ئێمە لە پرۆسەیەکی گەشەکردنای شەر نییە لە شوێنێکا بۆسی بڵێ هەموو شتێک کۆتایی کۆمپلیتە هیچ وەختێک ژیان ناوەستێت وەنیە لەبەرەوە بەردەوام لە گەشەکردنای مادام ئێمە لە ناو پرۆسیسەکەیین دڵنیام لەوەی کە هەنگاوەکانی داهاتوو بەرەو باشتر ئەڕۆین پارمان باشتر بووە ئەم ساڵیش هەر باشترە بێ تۆ بتەوێت هەموو شتێک بەدڵی هەموو لایەک بێ ئەوەش ناکرێت قورسە زۆریش قورسە عەرب نایەت با بڵێن حکوومەتی عێراقی نایەت بە بەلاش پارەت باتێ ئەبێت تۆش بێت هیچ نەبێت یعنی شتێک بدەی یعنی ئەمە سیاستکردنە و بشتەوێ ئەوان لە خزمەتی توایە بن ئەوەش ڕوونایەت ئللا ئەبێت تۆ خۆت هەوڵ بێ ئەبێ یاریچێکی زۆر باش بی ئەو سیاسەتە ناعیمەی کە هەیە ئەبێ ئەوە پەرڕۆکەی بەبێ ئەوە هیچ شتێکی نابێت و ئەوەش من لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستانە ئەبینەوە سپاس هیوادارم ئێمە بتوانین کاریگەری تەواومان هەبێ لەسەر دەنگدەرانی خۆمان و متمانەی تەواوی گەنجان بە تایبەتی بۆ لیستی 222 هەبێ ئێمە لیستی 222 یەکێکە لەو لیستانەی کە بە گەرنتی سەرۆک باڤڵەوە دەتوانرێ کاریگەری گەورەی لە پرۆسی سیاسی هەبێ هەر جارێک کاک دکتۆر وتی ئێمە پێویستمان بە هێزی نەرمە سیاسەتی نەرمە دیبلۆماسیەتی نەرمە کاری نەرمە باشە هەر بۆیە خطابی سەرۆکیش خطابێکی نەرم بوو بەڵێ بۆیە ئێمە پێویستمان بەوەیە کە متمانەی هاونیشتمانیانی خۆمان هاوڵاتیانی خۆمان دەنگدەرانی خۆمان نەک هەر لە هەواڵەکانی یەکێتی ئەوە شتێکە قسەی لەسەر ناکرێ بەڵام ئەوانەی کە خۆیان ساخ نەکردوتەوە لەوەی کە دەنگ بدەن یان ئەیانەوێت دەنگ نەدەن ئەبێت تۆ بیر لەوە بکەیتەوە کە کێ ئەتوانێت دەستکەوتەکان و شتەکانی تۆ دەستەبەر بکە موچەی تۆ دەستەبەر بکە کێ ئەتوانێت ئەو هێزەی خۆی بە قۆتەی خۆی لە بەغدایە بەکاربێنێ و یەکێکی تر لەو خاڵانەی کە پێشتر ئاماژەیەکمان پێیا لەسەر پێکنەهێنانی حکوومەت کە سەرۆک باڤڵوتیە تا قەناعەتم نەبێ نایڵم ئەو حکوومەتە پێک بێ کە خزمەت بە میلەتی خۆم نەکا یەکێک لە کێشەکان بوونی حکوومەتی سێبەرە لە ناو حکوومەتە کە ڕێگری گەورەی لە کار و چالاکیەکان و ئەو ئەرکانەی کە تیمی یەکێتی هەیەی لە ناو حکوومەتە ڕێگریان لێکن لە ئەنجامدانی کارەکانیان ئەمەش ڕنگدانەوە یاوەتەوە بە بەرچاوی هەر هەمومانەوە لە بواری خزمەت گوزاریە لە بواری وەبەرهێنانە لە بواری دابینکردنی کۆی ئەو بابەتانەی کە بۆ ئەم زۆنە کە چەند گرنگە بەس لەبەر ئەوەی خزمەتێکی وانە بێ بۆ هاونیشتمانیان و هاونیشتمانیان متمانەی خۆیان بەو لایەنە سیاسیەکە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان نەبێ ئەوان لە ڕێگای ئەتوانین بڵێن حکوومەتێکی سێبەر لە ناو حکوومەتەکە ئەو ڕێگریانیان کردو بۆ ئەوی نەتوانێت کارەکان لێرە بە ئاسانی بەڕێوە بڕوا تیمی حکوومەت نەتوانێت کاریگەری ئەو تۆی هەبێت لە ناو سپاس بۆ بەڕێز دکتۆر چرۆ شەهاب سپاس بۆ بەڕێز دکتۆر تەها محەممەد ئەمین مامۆستای کۆندامی خولی چوارەمی ئەنجومەن نوێنەرانی عێراق سپاس بۆ ئەو گفتوگوێ بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆڕامای ئەم شۆمان پێشکەش کردن هەموو لایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان